بكر محمد إبراهيم ناسراون ببكري كبابچی 1955 من أمي شاكم سرتا لا عمر يجيبهم هر لا أو بوم تافيري وستايبهم أترك فير بوم خوشم دكانم داناوه وقتی خوي لو بروبهم أو زماني لو بروبهم أو سانيك وقتی خوي لقى ما يشي كدوه من وقتی خوي هر خوم كسم نقرا نبوه إشفكا وقتی خوي أوانا يدور خلبان بابو خلف فرزو حلالبو أتر أمانا وقتی خوي كإشيان كدوه لا من إشيان نكدوه بخوان إشيان كدوه هلا أولو حزم فيه بوه هلا رو كفير بوم حزم لقريا هبو لقريا روشتوم حتى قشتوم تأستا وقت عجمي بو ساتوريان بيقو أتدوى هو بوبا أما شينيه أتن ماشينكاش قرا بوبا ماشينيكا أو قورو زخم كباب سليماني خوشة هلا بدايته خوش هو أما وقت خوي شاقر بوين كشاقر بوين أو قوشتك هات قوشتك خوالي سبو يعني شاقبو أبي قوشتك لبو بلا ما نجورك به بوي أو خوادنا بلازتش به إنجا كنا هاليش نوريه أقرأ شبيه بخوات به طبعا بخوات نبيه داك به كداكوت معناه ويا بعملنا جاء من دكان مدانا هبالي كرم هاتا سري شو من توانا منما بو أتر وردا هبالي أي باب الريو من يشبو خمس راحة دكم هەڤاڵ بەکر محەممەد ئیبراهیمە ناسراوم بە هەڤاڵی حاجی بەکری کەبابچی من تقریبا بۆ 30 ساڵە بێ لەگەڵ باوکمە هاوکاری باوکم بووم کە دەستم بەم ئیشە کردووە طبعا وردە منیشی تر لەگەڵ باوکمە کە هاتووم هێناومە تا ئێستا کە بووم بە وەستا و وەستایەتێکە ئەەکەم دوکانەکە بەڕێوە بم باوکم توانەیەکی وەهای نەماوە خۆم ئێستا دوکانەکە بەڕێوە بم وەکو ئیش و کاری کەبابکردن و قیمەکردن و ڕازاندنەوەی شتەکان خۆمەیکەم وەڵی حەزەکە هی باوکمە ئیشەکە ئەنجام ئێمەش هەر لە مناڵەوە هاتوین یعنی لەگەڵ باوکمانە ئیشمان کردووە و هاتوین یارمەتیمان ناوە ئیتر حەزەکە دروست بووە لەگەڵ ئەوەیە من ئێستا خۆم دوکانەکە بەڕێوە بەم بەڕاستی ئیشیش کەبابیش پاکوتەمیزیەکەی لە پێش هەموو شتێکەوەیە بێ خواردن پاکوتەمیزی دەورەبینێ جا لەگەڵ ئەوەشا ئێمە خواردنێکی جوان و ڕێک و پێکمان هەیە گۆشتی حیوان بەکارێنین لەگەڵ سەرپەراسوی گوێرەکەیە ئیتر گۆشتی ڕانە حەبلە ئیتر ئێمە ئەو گۆشتانە بەکارێنین جگەرمان جگەری حیوانە ئەو خواردنێکی بڵێن فرێشی تازە بە تازە بەڵێ ئەڵێن خواردنەکە وەکو جاران ماوەتەوە وەکو تام و لەزەت وەکو ڕێک و پێکی وەکو پاکوتەمیزی خۆی لەزەتی کەبابەکەیە ئەڵێن وەکو جاران هەرماوەتەوە بەڵێ لە هونەرمەند لە ڕۆشنبیر و لە کەسایەتەکان ڕۆژانە سەردانمانەکەن یعنی سواز بۆخوا ئێمە بە حکمی ئەوەی تقریبا لە 50 ساڵێک زیاترە بێت لەم گوزەرەین ناسراوین وەکو باوکم ناسراوە کەبابی حاجی بەکر کە ئەیەنە سابوونکەرانی تر کەبابێکی پاکوتەمیزی ئەو خەڵکانەی کێن لێمان ڕازیم من ئەگەر بیری بێ یاران بە زەمیلا
حماڵی مەکرد بە زەمیلە گۆشتەکەم بۆیە ناوێت قەسابەکان. من ناو مەرکەریم قادرە خەڵکی مەڵکەنیم لەبەر بەلەدیەکە ژیاوم لەگەڵ حاجی بەکرا بە مناڵی هینی یادگاری کۆنم هەیە جاران لە لای عومەری ئەجێ و ئەمانەوە هاو بە سینی کەباب هەمووی لە پارووە بوو کەباب پاروی بە چی فلز بوو پاروی بە چی فروز بوو بە دوکانەکانە هاواریانە کرد کەبابیانە فرۆز لەبەر بەلەدیەکەیە و لە لای حەمامی سوورەت و ئەمەتی خانەوە ئەتر جاران یادگارەکانی جاران بە حەمە ساڵح دیلان و حەمە جەزا و ئەمانەوە من ئەو وەختە شاگرد بووم جار بەجارە شاگردی حەماڵیم کردووە حەماڵی زەمیلە هەر کەبا خوارینم مێناوە قیمە مێناوە گۆشت مێناوە بۆ حاجی بەکرد لێو ئەم گۆشتانەمە هات حاجی بەکرد زۆر ڕێزێکی زۆری لێگرتن جاری وا بوو پارەکە شیای نییە خەرجینەکە یانی حەماڵەکە دوای ئەوەش پارۆک شیای نییە کەباب ئەو ئەو کەبابەش خۆ ئەوانە خۆشە یادگاریانە. شيء بردنا